ڕێکخراوەکانی داکۆکی کار لە مافەکانی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان باس لە دەستپێکردنی هەڵمەتێکی هێز ئەمنیەکان دەکەن بۆ دەستگیرکردنی چالاکوانان لەو بەشەی کوردستان. کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان بڵاوی کردەوە لە ڕۆژانی ڕابردوودا لانی کەم 25 خوێندکاری کورد و چالاکوانی مەدەنی لەلایەن هێز ئەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کراون و ناوی 20 کەسیان زانراون. ئەوەش خراوەتە ڕوو کە لە کاتی دەست بەسەرکردنی ئەو چالاکوانانەدا هێز ئەمنیەکان توندوتیژیان بەکارهێناوە و دوای پشکنینی ماڵەکانیان دەستیان بەسەر کەلوپەلە تایبەتیەکانی ئەو چالاکوانانەدا گرتووە. هەرسەبارەت بەو هەڵمەتەی هێز ئەمنیەکانی ئێران تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان ڕوونی کردوتەوە. ڕۆژی هەینی هەشتی کانونی دووەمی ساڵی 2021 هێز ئەمنیەکان لە شاری مەریوان چالاکێکی ژینگە پارێزیان بە ناوی دانا سەمەدی دەست بەسەر کردووە. ئاماژەی بۆش داوە ڕۆژی شەممەش هێزەکانی تەڵەعاتی سوپای پاسداران هەڵیان گوتاوەتە سەر بەشە ناوخۆیی زانکۆی خاڵەزمی لە کەرەج و 2 خوێندکاریان بەناوەکانی فەرزاد سامانی خەڵکی مەهاباد و سوهەیب بادروج خەڵکی مەریوان دەست بەسەر کردووە و گواستویانەتەوە بۆ شوێنێکی نادیار. هەمان ڕۆژ هێز ئەمنیەکان لە شاری مەهاباد 5 چالاکوانی مەدەنیان بەناوەکانی شەپۆل خزەڕی، دەریا تاڵەبانی، سالار ڕەهوویی، سیروان نووری و ئەفشین مام ئەحمەدی دەست بەسەر کردووە و لە سنەش چالاکوانێک بەناوی ئارەم یوسفی دەست بەسەر کراوە. ڕۆژی یەکشەممەش لە مەریوان 3 چالاکوان بەناوەکانی سەیوان کەریمزادە، زانیار معتەمەدی و کارۆ عەلیداد دەستگیر کران. لە شاری ڕەبەتی پارێزگای ورمێش هێز ئەمنیەکان 3 چالاکوانی مەدەنی ئەو شارەیان بەناوەکانی بەهمەن یوسفزادە، فەرهاد موساپور و فەرەیدون موساپور دەستگیر کردووە. سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەی ئەم دەست بەسەرکراوانە هێشتا هیچ زانیاریەک لەسەر شوێنی ڕاگرتن و تۆمەتەکانی سەر ئەم کەسانە بەردەست نەکەوتون. لەلایەکی دیکەوە ڕۆژی سێشەممە 12 کانونی دووەم کاروانێکی سەربازی هێزەکانی تەڵەعاتی سوپای سەوڵاوە لە گوندی سلێنی هەورامان و 2 کەسیان بەناوەکانی ئەکرەم ئەدوایی و سیامەک ئەدوایی دەست بەسەر کردووە. لە شاری بۆکانی ژلانی کەم 4 کەس لەلایەن حکومەتی ئێرانەوە دەست بەسەر کراون کە ناونیشانی کەسێکیان بە ناوی عەزیمە ناسری ئاشکرا بووە. هەمان ڕۆژ لە مەریوان 2 چالاکوان بەناوەکانی جەبار پیرۆزی و سلمان ئەدوایی لەلایەن هێز ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە دەست بەسەر کران. ئەم شەپۆلی گرتنە لە بەردەوامی هەڵمەتی گرتن و زیندانیکردنی چالاکواناندایە لە ساڵی ڕابردوودا کە بەپێی ئامارەکان لەو ساڵەدا 258 چالاکوانی کورد لەلایەن هێز ئەمنیەکانی ئێرانەوە دەست بەسەر کرابوون.